نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، بإذن خواهي پروردگار بردوام أبين لسر باسي ياسا قرآن يكان القواعد القرآنية لا وتاري بيشوا باسي یاسای ژمارە 12مان کرد. ئەمڕۆ ئینشاء الله باسی یاسای ژمارە 13 ئەکەین. قاعدەی 13 لە ناو ئاەتی 12 سوورەتی یونسا خوای پەروەردگار باسیەکە کە ئەفەرمێ فماذا بعد الحق إلا الضلال. ئەمە قاعدەکەیە. ئاەتەکە خوای پەروەردگار ئەفەرمێ لە سوورەتی یونسا آياتي 31 تا آياتي 33: قل من يرزقكم من السماء والأرض أمن يملك السمع والأبصار ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ومن يدبر الأمر فسيقولون الله فقل أفلا تتقون فذلكم الله ربكم الحق فماذا بعد الحق إلا الضلال فأنى تصرفون كذلك حقت كلمة ربك على الذين فسقوا أنهم لا يؤمنون. خواهي پروردگار لو تيجو مناقشيك لقل كافركان بيان علي أي محمد صلى الله عليه وسلم بو مشركو بباورانا بلي آية كيه هي ئێوەی خەڵق کردبێ و پاشان ڕۆزیتان بدا لە ئاسمانەکان و لە زەویە، کێ هەیە؟ ئایا کێ هەیە ئەندامەکانی جەستەی بە ئێوە بەخشی بێ؟ هەموو ئەندامەکان وەکو چاو و وەکو گوێ و وەکو هەموو ئەندامەکانی ترتان کێ خاوەنێتی و کێ بە ئێوەی بەخشیوە؟ کێ هەیە مردوەکان زیندوو بکاتەوە؟ کێ هەیە لە مردووان زیندوو دەربێنێ و هەروەها لە زیندوانیش مردووە دەربێنێ؟ کێ هەیە؟ لەسەرەوەی هەموو ئەمانە کێ هەیە کە بەڕێوەبردنی ئاسمانەکان و زەوی بەڕێوەبردنی هەموو کەون لە ژێردەستی ئەوا بێ؟ خۆر هەڵدێنێ، خۆر ئاواکە، مانگ هەڵدێنێ، مانگ ئاواکە، ئەم هەموو ئەستێرانە، ئەم هەموو مەجەڕاتانە، ئەم ئاسمانانە، زەوی، هەموو کاروبارەکانی کێ هەیە ئەی جوڵێنێ؟ کێ هەیە زستان و هاوین ئەهێنێ؟ کێ هەیە پاییز و بەهار ئەهێنێ؟ کێ هەیە؟ طبعا وەڵام تەنها ئەوەیە کە فەسەیەقولون الله، ناتوانن ئینکاری بکەن، ئەڵێن خوا. دەی کەوابوو فەقول ئەفەلا تەتەقون، دەی خۆتان ناپارێزن لەو خوای پەروەردگارە، خۆتانی لێ ناپارێزن، خۆتان لە نافەرمانەکانی ناپارێزن. فذلكم الله ربكم الحق، أأويا پروردگاري حقي ايوه. فماذا بعد الحق إلا الضلال، دي لدواي حق چي هي؟ تنها قمرائي هي، تنها سرليشيوان ونقبتي هي. فأنا تصرفون كذلك حقت كلمة ربك على الذين فسقوا أنهم لا يؤمنون. كوابو خواي پروردگار كلمي خوي، كلمي حقي خوي لسر یاخیبوان، لە سنوور دەرچوان جێبەجێ ئەکا، چونکە ئەوانە بێباوەڕ و کافرن. لەناو ئەم ئاەتانە خوای پەروەردگار ئەو قاعیدە و یاسایەمان بۆ دانا فماذا بعد الحق إلا الضلال، کە زۆر گرنگە، یاسایەکی زۆر گرنگە. فێرمانەکە کەوا دژەکان هەرگیز کۆ نابنەوە، یان ئەمە یان ئەوە، نابێ هەردگی بەیەکەوە کۆ بێتەوە. یان ئەوەتانێ شوێنی خوا و پێغەمبەری خوا ئەکەوی صلی الله عليه وسلم، یان ئەوەتانێ شوێنی هەوا و ئارەزوەکان تەکەوی. ناکرێ ئینسانێ بڵێ وەڵام من
لەیەک کاتە شوێنی ئەمری خوا و پێغەمبەری خوا و شوێنی هەوا ئارەزوەکانیش مەکەوم ناکرێ. ما جعل الله لرجل من قلبين في جوفه. خوای تعالی لسينجي هیچ کەسێکا دوو دڵی دروست نەکردووە، دڵێک مەیلان بێ بۆ لای ئیمان و دڵێکیش مەیلان بێ بۆ لای کوفر و بێباوەڕی. ناکرێ قەت تاریکی و ڕووناکی بەیەکەوە نایان کرێ، قەت هیدایەت و گومڕایی بەیەکەوە نایان کرێ. ئەمانە لە مستەحیلاتن خۆشەویستەکانم. کەوابوو شوێنکەوتنی هەوا و ئارەزوو سبب و هۆکاری گومڕابوونی مەلاین مرۆڤن لەسەر ڕووی زەویە، لە کۆنا و لە تازەشا. شوێنکەوتنی ئارەزوەکان هەر لەبەر ئەوەیە کە قورئان زۆر جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی ئاگامان لە خۆمان بێ و شوێنی ئارەزوەکانمان نەکەوین. خوای تعالی بە پێغەمبەر داود عليه السلام ئەفەرمێ لە سورەتی صاد ئاەتی 26 ئەفەرمێ ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. ئەفەرمێ شوێنی هەوا ئارەزوو مەکە، ئارەزووی خۆت مەکەوە دوایی لە ڕێگای هیدایەتی خوای پەروەردگار گومڕات ئەکا، بەڕاستی گومڕات ئەکا. و هەروەها بە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلى الله عليه وسلم لە سورەتی البەقەرە ئاەتی 145 ولئن اتبعت أهواءهم من بعد ما جاءك من العلم إنك إذا لمن الظالمين. ئەگەر بێت و شوێنی هەوا ئارەزووی ئەو هەوا بازانە ئەو ئارەزوو بازانە بکەوی پاش ئەوەی کە خوای تعالی علم و زانستی پێدای، بەڕاستی تۆ لە ڕێگا لات داوە ئەو کاتە ستەمکارە بی، ستەم لە خۆت ئەەکەی، ستەم لە دینەکەت ئەەکەی، ستەم لە مسلمانان ئەەکەی. هەروەها خوای تعالی کردوێتێ قاعیدەیەک بۆمان کە ئەفەرمێ وئین كثيرا ليضلون بأهوائهم بغير علم لە سورەتی ئەنعام ئاەتی 119. يعني زورك لخلقي إن كثيرا ليضلون بأهوائهم قمراء بن بهويها وآرزوكانوا ببيع علم. كوابو أبي أقاما ليبي أجر ولامت ندن وأي محمد صلى الله عليه وسلم فإن لم يستجيبوا لك نين دمتوا نين دم بانقوازكتوا فاعلم أنما يتبعون أهواءهم. أو بزانا صد أوان شوني هوا وآرزوي خوان كوتون بويا نايا دميتوا ومن أضل ممن اتبعه هواه بغير هدى من الله. كي هي اللي وقم راتر بي كشويني هوا وآرزوي خوي بكي ببير رين ما يكل لاين خواي پروردگاروا. سورة قصص آياتي پنجاب. إما أم قاعدة لجياني روجانا من تطبيق أبي لزور بابتا لزور شتا بون منا جنجك كخريكي قناحة خريكي تاوانا هر تاوانيك لكبائر كاتي نصيحتيكي كاتي آموشگاريكي كاتي كسيك في إلي كرم أمامك سيركي ينادا تكس حساب بو كسناكا حساب بو أوناكا وخوي بحق أزاني لا خوي وادرخاك لسر حقا بلام للراسية خوي لناخا باش أزاني كأو لسر رقاي قمرايو هوا آرزوكاني واي بيكا يولا كسنقري إتر أوا واكا سيركي عجائب دي خلكاني جاري واهي لناو مزقوتا دينا الريزكاني بيشوا بلام هر او روجه بإواركها لقل كومريكي خرابا اتشيبو عرق خواردن اقينا توني ورو روجي جمعة لنيوجي جمعة ابوي اي بو إوارا اتشيبو بو قعدو بو عرق خواردن امان لكيو اوان لكيو بلام سيركي جو ناقريت وحساب بو اوناكا هوا ارزوكاني ظالبو بسريا يا او بانقوازاني كأمرو لا لزور شوێنەکانە هەیە لە عالەمی ئیسلامە بۆ بە تایبەت لە کوردستانی خۆمانە زۆر بانگەواز پیا بۆ بانگەوازێلێک بۆ لای ئیلحاد بۆ لای بێدینی بانگەوازێلێک بۆ لای ئەوەی کەوا دینی ئیسلام نقصان بکرێ بۆ نمونە بۆ لای قورئان على ئەساس ڕەدی سنەتی پێغەمبەرە دەرێتەوە صلى الله عليه وسلم ئەهێنرێنە سەر کەناڵەکان لە کاناڵەکانە باسی ئەوەکەن کەوا سنەتی پێغەمبەر ئەبێ ڕەت بکرێتەوە ئەبێت تەنها قورئان وەکو بڵێ پەیڕەو بکرێ لە ڕاستیە ئەوانە لە ناخەوە شتێکی تریان هەڵگرتووە مەبەستیان ئەوەیە ئەمڕۆ سنەتی پێغەمبەر ڕەدەکەنەوە بەڵام سبەی قورئانیش ڕەدەکەنەوە پاشان هەنگاو بە هەنگاو بەرەو ئیلحاد و بێباوەڕیش ئەڕوا هەروەها ئەو بانگەوازانەی کە لایەنی بێئەخلاقیان گرتووەتە بەر لایەنی بێئەخلاقی لایەنی ئیباحی بۆ نمونە کەسانێک ئەهێنرێن لە وڵاتەکە و لە وڵاتەکەەوە ئەهێنرێن حفلەی گەوریان ئاهەنگی گەوریان بۆ سازەکرێ و پارەیەکی زۆر سەرفەکرێ لەو ئاهەنگانە تکتی جاری وا هەیە ئەگاتە
وەرەقە و زیاتر لە وەرەقەش يعني گەنجێکە لەو لاوە يعني هیچ ئیش و کاسبیەکی نییە لەم لاوە مەشغوڵەکرێ بەوەی کەوا تکتی ئاهەنگ و حەفلە و ئەمانە حەفلەیەکە لە ڕاستیە دوورە لە ئەخلاق و لە هەموو بەهایەک تەنان دوورە لە کولتوری کوردەواریەوە بەڵام ئەهێنرێت بۆ ئەم وڵاتە و خەڵکی پێوە مەشغوڵەکرێ بەڕاستی ئەمەش نەکبەتیە لە حەقیقەتە ئەوانەی کە ئەم ئیشانە ئەکەن ئەوانەی کە هاندەرن بۆ ئەو بانگەوازانە بەڕاستی کەسانێکن لە ناخەوە چاک ئەزانن شوێنی هەوا و ئارەزووی خۆیان کەوتون ئەگینا ئەوانە جیلێک پەروەردە ئەکا بەیانی جیلێکی مافیا پەروەردە ئەکا جیلێک کە دزیەکەن جیلێک کە خراپە ئەکەن جیلێک کە کابرا لەبەر خاتری چەند دینارێ ئامادەیە زەلامێ بکوژێ جیلی وا پەروەردە ئەبێ لەو فکرانەوە جیلی وا پەروەردە ئەبێ جیلێک پەروەردە ئەبێ دینی نییە کە دینت نەبێ زەمیریشت نییە کە تۆ لە خوا نەترسی ئیتر چی زەمیرێک هانی ئینسانەدا ڕێگری لە ئینسان ئەکا کەوا ئەو ئیشە نەکا هیچ کەوا بوو ئەبێ بزانن ئەو کەسانە کە بەدەستی خۆیان ئاگرێک ئەکەنەوە دوای ناتوانن بیکوژێننەوە و ئەوەش هەوا و ئارەزووە ئەکا ئەو ئیشانە بکەن دوو کەس جاری وا هەیە موسڵمانن مناقشەیەکیان ئەبێ لەسەر مەسائلێکی دینی مەسەلەکە فەرعیە یعنی هەر بابەتێک لەو بابەتە فەرعیانەی کە پەیا ئەبێ لە ناو موسڵمانانە سەیرەکەی جاری وا هەیە ئەم شوێنی هەوا و ئارەزووی خۆیەکەوێ ئەوی شوێنی هەوا و ئارەزووی خۆیەکەوێ ناگەنە یەکتری و مەسئلەکە گەورە ئەکەنەوە جاری واش هەیە مەلاکان یعنی بەڕاستی هەنێک کەسەیە مەلایە ئەم مەسائلە وردانە گەورە ئەکاتۆ ناو مسلمانانە لەم وەزعی کە مسلمانان هەن لە حاڵەتێکی زۆر زەعیفیە ئێستا بەڵام ئەو دێ تەفریقەیەکی زیاتر ناو مسلمانانە دروستەکە لەسەر مەسائلێکی فەرعی خۆزگای ئەو مەسائلانە شایستە بن بەڵام شایستە ئەوە نین کە ئینسان گەورەی کاتەوە جا بەڕاستی ئەوانە ئەبێ بزانن شوێنی هەوا و ئارەزووی خۆیان کەوتون ئەگینا دینی ئیسلام ڕازی نابێبەوە کەوابوو زۆرێک لە خەڵکی خۆشەویستەکانم جوڵەکەیان جوڵەیەکی هەوا و ئارەزوانەیە بەڕاستی حکمیان لەسەر هەوا و ئارەزوو حکمەدەن قسە ئەکەن حتا تەنانەت وشەکانی دەمیان بەڕاستی بە پێی هەوا و ئارەزووە نووسینەکانیان لە فەیسبوک و لە کۆمنت و نازانم لە هینەکان ئەوەی کە هەیە زۆر جار هەوا و ئارەزوو تێکەڵەتیایە حتا خۆشەویستیان حتا قینیان حتا لەگەڵ خەڵکانێکە ئاشتن کە هەوا و ئارەزویان بیەوێ لەگەڵ خەڵکانێکە نائاشتن کە هەوا و ئارەزویان بیەوێ ئەبەخشن ئەگەر هەوا و ئارەزویان داوا بکە دەسەگرنەوە ئەگەر هەوا و ئارەزویان داوا بکە یعنی بە کوردی هەموو شتەکانیان لەسەر هەوا و ئارەزووە خوا پەنامان بدا ئاوا بڕوا ئەگاتە ئەوەی کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی فورقانە ئاەتی 43 ئەفەرمێ ئەڕەئەیتە من اتخذ إلهه هواه أفأنت تكون عليه وكيلا آية آوانت بيني وكهوا وآرزوي خويان كردوة خوا پنا من بدا آية أبيت وكيل لسريان أي محمد صلى الله عليه وسلم إمامي قتادة لتفسير أم آية أفرمي كلما هوى شيئا ركبه كلما اشتهى شيئا أتاه لا يحجزه عن ذلك ورع ولا تقوى سبحان الله حركاتي حز لهر شيبكا بوي الروا ضلي بو هر شي بچي ايتر شرعي بي ونا شرعي بي بوي الروا بير لو ناكاتو كدين اما حلال يا حرامه دسي بو ابا ايتر بير لحلال وحرامي ناكاتو واوش نقبتي اخوا بنامان داو قرب سريه تنانت خوش سكانم هوا وارزو گيشتو تحد تاثيري لعلى مكان كردوا هل قران اخوي تعالى لسوره اعراف لاياتي سطو هفتاو بينجو بو سطو هفتاو شش بابتك من بوباس أكا أخوي تعالى واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث وإن تتركه يلهث أخوي تعالى باسي كابرايك من بوكا يكي كلا علماء بني إسرائيل بلعامي كري عوراء يكيك بولا شون كوتوكاني في غمر موسى يكيك بولا وانيك دعاي قبل بوا كبياوكي تشاق بوا بلام هوا وآرزو اي خلطيني شوني هوا وآرزو خوي اكوي واي بي اتيا سري ليتيك اتي ابيبا دجمني في غمر موسى صلى الله عليه وسلم ابيبا دجمني في غمران او كاتا هوا وآرزو كي واي بي اكا ولكنه اخلد الى الارض باوش بزاوية اكا روحيته إيماني نامين كبرو آسمان برزي بكاته وبولاي خواي پروردگار واتبع هواه شوني هوا آرزو كاني أكوية فمثله أو كاتا نموني أو كسا خواي پروردگار أفرمي وكو نموني
سەگ وایە خوا پەنامان بدا وەکو نمونەی سەگ وایە ئین تەحمیل عەلەیه یەلهەث ئەو تەترکو یەلهەث لە هەموو حاڵەتێکە ئەو هەر هاسکە هاسکێتی بەدوای هەوا و ئارەزوەکانیە خوا پەنامان بدا کەوابوو زۆر پێویستە ئێمەی مسلمان ئاگامان لە هەوا و ئارەزوەکانمان بێ زۆر پێویستە ئاگامان لە خۆمان بێ هەوا و ئارەزوەکانمان بۆ لای حرام و بۆ لای گوناح نەمان با ئارەزوەکانمان لە سنووری شەرعا بێ و هەوڵ بدەین ئەگەر زیادەڕەویمان کرد فریای خۆمان بکەوین بەچی فریای خۆمانەکەین بەوەی کە عزم بکەین نەبینە عەبدی هەوا و ئارەزوی خۆمان عیب نییە ئینسانی مسلمان ببێتە عەبدی ببێتە کۆیلەی هەوا و ئارەزوەکانی عیب نییە ئینسانی مسلمان سەبر و ئارامی نەبێ بە کەیفی خۆی هەوا و ئارەزوەکانی بیهێنێ و بیبا یعنی ئینسانی مسلمان ئەبێت زۆر لەوە گەورەتر بێ ئەبێ بزانێت تۆ بە ئاسانی نەتوانیوە ئەم دینداریەتیە لە خۆتا دروست بکەی ئەمە ساڵانێکی ویستووە نابێ بە هەوا ئارەزوویەک و بە شوێنکەوتنی هەوا ئارەزوویەک هەمووی لەدەست بدەیت ساڵانێکی پێچووە تا تۆ گەیشتویتە ئەم قۆناغا هەمووی چۆن لەدەست ئەدەی چۆن لە دەستی ئەدەی ئەبێ دڵیشت زۆر خۆش بێ کاتێ سەرەکەوی بەسەر هەوا ئارەزوەکان تا ئەو سەرکەوتنە لەزەت و چێژێکی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە ئێستا مسلمانێک کاتێک گوناحێ دێتە بەردەسی گەنجێکە و بۆ نمونە ئافرەتێکە حەزەکان نەزەری لێ بکە شەیتان ئەڵێ نەزەری لێ بکە ئەمە گوناحێکە لەزەتێکی تایە چێژێکی تایە چێژێکی کاتی ئەگەر لەبەر خاتری خوا تەماشای نەکەی ئەگەر لەبەر خاتری خوا تەماشای نەکەی تەما هەر ماوەیەک دوای ئەوە سەیرەکەی خوای تەعالا خۆشیەک ئەخاتە ناو دڵتەوە لەزەتێک ئەخاتە ناو دڵتەوە زۆر لەو لەزەتە گەورەترە و خۆشترە و زیاترە کە تۆ بە سەیرکردنەکە دەستەکەوێ کەوابوو ئەو چێژ و لەزەتانە بێ هانمان بدا کە ئێمە دوور کەوینەوە لە گوناح ئەمجا بێ ئینسان خۆی لەوە بەرزتر بگرێ کە وەکو حەیوان وابێ حەیوانەکەوە یعنی زۆر جار حەزدا هەرچی بکا بۆی ئەڕوا والله هەتا جاری وهەیە حەیوانیش مەسلحەتی خۆی ئەزانێ و بەرژەوەندی خۆی ئەزانێ یعنی معقول نییە ئینسانی مسلمان ئەوەی حەیوانێک بیر نەکاتەوە خوای تعالی لە قورئانە ئەمە ئەفەرمێ ئولائیکە ئەوانەی کە بەردەوام شوێنی هەوا و ئارەزووی خۆیان ئەکەون بۆ هەرکوێ بیان وا ئەڕۆن أولئك كالأنعام بالراسي أوانا وكو دروج وكو حيوان وانا أم جل ويش خرابتر أفرمي بل هم أضل بل كل حيوانش خرابترن بو شك حيوان حرخوا هوا أرزوي تادرس كردوا عقلي تادرس نكردوا بلام تو عقلت هي وهوا أرزوتي شيء بويا أبي عقلك تزال ببصر هوا أرزو كانتا أم جا بيرش لو بكروا خوش يسكم بيرش لو بكوا مسلماني بالريز كعاقبتي شون كوتني هوا أرزو چییە عاقبەتەکەی بیر لەوە بکەرەوە چەندێک هەوا ئارەزوو شوێن کەوتنی هەوا ئارەزوو بۆ هۆی ئەوەی کە زەلامێک یان کەسێک کەسایەتێکی تایبەتی هەیە لەناو خەڵکا خەڵک ڕێزی لێ ئەگرێ احترامی ئەگرێ بەڵام بەهۆی هەوا ئارەزوو سقوتی کرد چەند جار لە ژیانە تۆ تیکەنانێک کە دەسی بۆ ئەوەی بۆ هۆی ئەوەی کەوا لە چەندەها خواردن بێبەشت بکە چەندێک لەزەتێک وات پێ ئەکا کە بۆی ئەڕۆی هەوا ئارەزووت حەزی لێکە لەزەتێکی زۆری ژیانت لەدەست ئەبا بەڕاستی لەزەتەکان لوتی زۆر کەسیان شکان لەزەتەکان سەری زۆر کەسیان شۆڕ کرد لەزەت و هەوا ئارەزوەکان طبعا حرام ئەڵێم زۆر کەس ناوی زۆر کەسی پیس کرد بەڕاستی بۆ مایەی ئەوەی کەوا خەڵکانێک نەک تەنها زەرەر بۆ خۆیان بەخۆیان بگەێنن زەرەر بە خێزانیان بە مناڵیان بە باوکیان بە دایکیان بە عەشەتیان بە بنەماڵەیان بگەێنن یعنی سەری بنەماڵەیەک جاری وایە شۆڕەکە شوێن کەوتنی هەوا و ئارەزوو عارێک بەسەر خەڵکا دێنێ ئیتر بە ئاسانی ناسڕێتەوە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ ئەبێ بەزەیی بە خۆیان بێتەوە هەروەها خۆشەویستەکانم ئەبێ ئێمە لە کۆتاییە ئەڵێم بیر لەوە بکەینەوە کە دوورکەوتنەوە لە هەوا و ئارەزوو پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە لای خوای پەروەردگار هەوا و ئارەزوویەک کە دوورت خاتووە لە خوا دوورت خاتووە لە مەنهەجی خوا تۆ دووری لێ بگری و زاڵ ببی بەسەریا و سەبر بگری لەوەی ئەو شوێنی ئەو هەوا ئارەزووە نەکەوی پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە لای خوای پەروەردگار خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى براسي وكساني كطغيان يان كردو لسنور درچون وهوا وآرزوكان يان واي بيان كردن جياني دنيا فضل بدن بسر قيامتها براسي أوانا لدعايا
پاداشتیان جەهەنمێکی هەتاهەتاییە. بەڵام ئەو کەسانەی کە نەفسی خۆیانیان گرت، ئەو کەسانەی کە ترسان لە خوا وای پێکردن، ترسان لە مەقامی پەروەردگاریان وای پێکردن خۆیان لە ئارەزۆ پیسەکان بپارێزن، شوێنی ئارەزوو هەوا و ئارەزوویەک نەکەون کە خوای تەعالی حرامی کردووە، بەڕاستی شوێنی ئەوانە بەهەشتێکی هەتاهەتاییە. ئیتر خۆت هەڵبژێرە و خۆت مخەیەر بە سەرپشک بە لە بین جەهەنمێکی هەتاهەتایی خوا پەنامان بدە و لە بینی بەهەشتێکی هەتاهەتایی. ئەمەی کە خوێندمەوە ئاەتانە سوورەتی نازعات ئاەتی 40 بۆ 41 بوو، لە ئەخیرا و لە کۆتاییە ئەو دوعاە ئەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکا کە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە فەرمێ حەدیثەکە حەسەنە ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من منكرات الأخلاق والأعمال والأهواء. يا ربي خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت پەنات پێ ئەگرم لە هەموو خراپەکاریەکی خۆڕەوشتی، هەموو خراپەکاریەک و منکەرێک لە ئەخلاق و لە ڕەوشتا، لە کردار و لە ئەعمالەکانما، لە هەوا و ئارەزۆکانما. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخەیتە دڵمانەوە. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بەتایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوون. یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری، لە تەفریقە و لە دووبەرەکی بە دوورمان بگری. یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە، ساڵمان بۆ بکەیتە ساڵی هات و خۆشی.